دينا سر اكس راي ديفراكشن. بلين اكس راي ديفراكشن تشيا وشون بتوانين طول موجي اكس راي دياري بكين بيدو سينوا. how X-ray wavelengths can be determined شون بتوان دياري بكين طول موجي اكس راي كدياري بكين بوما بستا a monochromatic beam of X-rays that falls up in a crystal will be scattered in all directions inside it. اگر هاتو اكس راي كمان هبه او اكس راي مونوكروماتيك بواتا يك ويف لينك هبه ياخد يك طاقه هبه اكس راي كمان بكرة سر ماديكي كريستالي او لناو كريستالكا او اكس راي بهمو دايركشنكا توشي حالتي سكاترينج ابن. However, owing to the regular arrangement of atoms بسبب اوي كوا اتومكان بشويكي منتظم لناو كريستالكا ريس كراون in certain direction بهندي ارسلي دياري كراو the scattered waves will constructive interfere. بهندي ارسلي دياري كراو او ويفاني كسكاترنج اكن لناو كريستالكا لقل يكتريدا بيقدا تشونيكي دروس اكان while in others they will destructively interfere. وبهندي ارسلي تر او ويفاني كواس كاترنج اكن لناو كريستالكا بيقدا تشونيكي لناو بر دروست اكن واتا بيقدا تشونكا يا دروست كر ابي ياخد لناو بر دبيت. The atoms in a crystal may be thought of as defining families of parallel planes. إما زين أتوم كان لناو كريستالا كريس أبن periodicity هي أو periodicity وأكا ك بلين دروس كان واتا مجموعة أتوم بيكا بلين دروس كان مجموعة كتير بلين كتير دروس كان مجموعة كتير بلين كتير دروس كان وهروها هر يك لو بليناني كوا همانا لقل يكتريدا جا أكريتوا ب انتر اتوميك ديستانس بدي واتا بلينك لقل بلينك يترا بمسافيك جا كريتوا او مسافة ناين داوا دي ام دي بيوتي انتر اتوميك ديستانس between two planes اللي نيوان دو بلينا interatomic distance لقيا. This analysis was suggested in 1996 by Brack, in honor of whom the above planes are called Brack planes. أم تشخيصا أم أنالايسا للان كيو بيشنيا كل لان زانا براغا وهر بويا بلينا كانش لبر ريزك بو زانا براك بناوي براك بلين سوا ناو نراون كواتب زين تشكاتيك بيقدا تشوني دروس كر دروس أبيا. Constructive interference takes place only between those scattering rays that are parallel and whose paths differ by exactly 1 lambda 2 lambda 3 lambda and so on. كاتب يقدر تشوني دروس كر كاتيا رؤدا كوا أو تيشكاني ياخد أو ويفاني كوا سكاترين أكن لنا كريستالكا parallel يكتربن وكل وينكا أي بينن parallel يكتربن وهروها جیاوازی مەساریشیان ژمارەی تەواو بێ لە لەمدا یاتا یەک لەمدا بێ دوو لەمدا بێ تری لەندا بێ هەتا یا چوار لەندا هەتا ئەڕوا بە ژمارەی تەواو لەکێ لە لەندا داتر دە پاس دیفرنس مەسبی ئێن لەمدا ئەتوانین بڵین پاس دیفرنسەکەیان وەکو لەوێنەکە دیارە بکاتە ئێن لەمدا ئێن ئینتیجەرە ژمارە یەکە دووە سێ چوارە لەنداش توڵ مەوجەکە. The only rays scattered by A and B for which this is true are those labeled in 1 and 2 انفیگەری دوانزە کاتە وەکو ناومەلێنەوە ئەمە تیشکی یەکەمە ئەمە تیشکی دووەمە ئەمە ئەتۆمی ئەیە ئەمە ئەتۆمی دووەمە یەکەم ئەو سکاتەرنگ وەیڤانەی کەوا لە ناو کریستاڵەکان ئەبێ بۆ ئەوی بێکدا چوونەکەیان دروست کرد بێ ئەبێ پارەلەڵ یەکتر بن دووەم مەرجکە هەمانە ئەوەیە پاس دیفرەنسی ئەم دوانە بکاتە دوو دیسان تێتەواتە تیشکی دووەم مەسافەیەکی زیاتر ناو کریستاڵەکە ببڕێ ببڕی دوو دیسانتێتە زیاتر بێ لە تیشکی یەکەم کاتە the first condition on I and 2I is that واتە مەرجی یەکەم لەسەر تیشکی یەکەم و تیشکی دووەم ئەمە تیشکی یەکەم و تیشکی دووەم is that their common scattering angle must be equal to the angle of incident of the original beam کاتە گۆشەی سکاتەرنگ یەکسان بێ یەکەم جار بە گۆشەی ئینسیدنت ئەمە مەرجی یەکەممان بۆ ئەوی بێکداچوونێکی دروستکەمان دەستکەوێت مەرجی دووەممان ئەوەیە دوو دیسانتێتا بکاتە ئێن لەمدا ئەمە یعنی چی ئەمە یعنی تیشکی دووەم مەستریڤڵ دە دیستانس دوو دیسانتێتا فێردەردان ڕێیوەن کاتە تیشکی دووەم پێویستە لەناو کریستاڵەکە مەسافەیەک ببڕێ
ببڕی 2 دیسانتە تا زیاتر بێ لە تیشکی یەکەم. The integer n is the order of the scattering beam و nیش پێوترێ ئۆردەری scattering بیمەکان. ئەگەر first order بێ قیمەتی یەکە، second order بێ قیمەتی دووە و هەتا ئەخیر بەو جۆرە قیمەت وەرئەگرێ. و ئەگەر نەشرا بوو لە پرسیارە هەمیشە n بە first order دانێن و قیمەتەکەی بە یەک لە پرسیارە تعویز ئەکەن. ئەمە وێنەی ئێکسڕەی سپێکترۆمیتەرێکە چۆن بتوانین قیاسی ئێکسڕەیەکە بکەین. ئەمە مەیشنێکمان هەیە، لەم مەیشنە ئێکسڕەی بەرهەم دێنین، پرۆدەکشنی ئێکسڕەی ئەەکەین. ئەم ئێکسڕەیە تەماشاکەین بە اتجاهی جیاوازمان هەیە، کۆلیمیتەرێک دانین بۆی بە یەک ئاڕاستە تیشکی ئێکسەکە بخەیرە سەر مادە کریستاڵەکە و پاشان دیتێکتەرێکمان هەیە. ئەم دیتێکتەرە بە جۆرێک دائنین کەوا ئەنگل ئۆف ئینسیدنت بکاتە ئەنگل ئۆف سکاترنگ، واتە مەرجی یەکەمی بە یەکداچوونی دروستکەر تێدا تەطبیق و تحقیق ببێت. پاشان ئەگەر ئێمە ئەم گۆشەیەمان گۆڕی وردە ئەوە ئەو دیتێکتەرە خوێندنەوەی چیمان بۆکە، خوێندنەوەی ئۆردەرەکانمان بۆکە، ئۆردەر ئۆف سکاترنگ کاتە ئێن یەکە دووە سێ چوارە ئەومان بۆ ئەخوێنێتەوە. ئێستا ئەگەر هاتوو لەم معادلەی کەوا هەمانە دی تایبەتە بە کریستاڵەکەەوە، هەر کریستاڵێک کە دروست ئەکرێ ئینتەر ئەتۆمیک دیستانسێکی خۆی هەیەواتە هەر پلینێک لەگەڵ پلینێکی ترا هی مادە کریستاڵەکە لە کاتی دروستکردنا قیاسی ئەو دیە ئەکرێ کاتە ئەم دیە ئینتەر ئەتۆمیک یاخود ئینتەر ئەتۆمیک دیستانسی نێوان دوو پلینە. ئەگەر دیەکەمان زانی وە گۆشەکەش زانین چونکە ئەنگڵی ئینسیدنت ئەکاتە ئەنگڵی سکاترنگ، بە ئاسانی ئەتوانم چی بکەم، بە ئاسانی ئەتوانم لەمدا قیاس بکەم، واتە توول مۆجی ئێکسڕەیەەکە بدۆزمەوە. دێنە سەر کۆمپتن ئفەکەت، یەکێکی تر لەو تەجروبانەی کەوا ئەیسەلمێنێت کە لایەت سیفەتی پارتیکڵی هەیە. تەجروبەی کۆمپتنە لە ساڵی 1922 زانایکی ئەمریکی بەناوی کۆمپتنەوە ئەوی دۆزیەوە کەوا کاتێک ئێکسڕەیەک ئەکەوێتە سەر مەتریاڵێک و ئینتراکشن ئەکا لەگەڵ لوزلی باوند ئەلەکترۆنا، واتە ئەو ئەلەکترۆنانی کەوا ڕەبتێکی کەمیان لەگەڵ ناوکی گەردیلەکە هەیە، ئەوە ئەو ئەلەکترۆنە فری دەبن و پاشان بەشێک لە فۆتۆنەکە ئەمێنێتەوە سکاترنگ ئەکات. بەشێک لە فۆتۆنەکە ئەمێنێتەوە سکاترنگ ئەکا، تاقەی ئەم فۆتۆنە ئەکاتە تاقەی ئەم فۆتۆنی سکاترنگە زائیدەن تاقەی ئەلەکترۆنەکە. ئەمە یەکێکی تر لەو تەجروبانەی کەما پێمان ئەڵێ لایەت ئەتوانێ مۆمنتەم و ئینێرجی ترانسفێرکە بۆ پارتیکڵ، ترانسفێرکە بۆ پارتیکڵ، کاتە ئێمە ئینتراکشنەکەمان ئێلاستیک کۆلیژنە، کۆلیژنەکەمان ئێلاستیک کۆلیژنە کەواتە لۆس ئین فۆتۆن ئینێرجی ئەکاتە گەین ئین ئەلەکترۆن ئینێرجی. چۆن ئەو تاقەی کە فۆتۆن ونی ئەکا کێ ئەیبا ئەلەکترۆنەکە ئەیبا بە شێوەی کاینەتێک ئینێرجی. ئەم ئێچمیوە ئەگەر تاقەی فۆتۆنی ئینسیدنت بێ، ئەو فۆتۆنی کە ئەم ئێکسڕەی کە تاقەی فۆتۆنەکە ئێچمیو بێ، ئەوەی کە سکاترنگ ئەکا ئەلێرە ئەیبینن ئەمە ئێچمیو داشە، کاتە تاقەی فۆتۆنی ئەسڵی ناقسەن تاقەی فۆتۆنی سکاترنگ یەکسان ئەی بە کاینەتیک ئینێرجی ئەلەکترۆنەکە. بەواتەیەکی تر تاقەی فۆتۆنی ئینسیدنت ئەکاتە تاقەی فۆتۆنی سکاترنگ زائیدەن کاینەتیک ئینێرجی، ئەی دیفرەنسی ئەو دوانە ئەکاتە کاینەتیک ئینێرجی ئەلەکترۆنەکە. ئەمە بە قانونی کۆنزەرویشن ئۆف ئینێرجی. پاشان بۆ ماسلەس پارتیکڵ لە چاپتەری یەکە خوێندومانە ئینێرجی مۆمنتەم بەم جۆرە ئەدۆزینەوە. وتمان ئەگەر فۆتۆنێکمان هەبێ ڕێست ماسی نییە کەواتە ئینێرجەکەی ئەکاتە مۆمنتەم پی جارانی سی، ئەی پیەکە ئەکاتە چی ئەکاتە ئی دابەشی سی، ئەی ئیمان ئەکاتە چی ئەکاتە ئێچ می دابەشی سی، کەواتە مۆمنتەم بۆ فۆتۆن ئەکاتە ئێچ سی دابەشی ئەفو ئێچ می و دابەشی سی. ئەمە فۆتۆنە مۆمنتەمی فۆتۆنە کە فۆتۆنیش وەکو پێشتر وتمان ماسلەس پارتیکڵە. پاشان ئینە سەرچی کۆنزەرویشنەکان بەڵام بە دوو ئیتیجاهی جیاواز. یەکەمیان in the original photon direction. original photon direction کەوێن ئەگەر بوا دابنین بە مەحوەری x ئەیکسس فۆتۆنەکەمان حرەکە ئەکا، کەواتە ئەگەر تەماشا بکەین کۆنزەرویشنەکە بە ئاڕاستی x ئەیکسس یاخود ئاڕاستی فۆتۆنی ئەسلیمان کە مەحوەری ئێکسە. بەو مەحوەرە بزانین چیمان دەستەکەوێت، ئەڵێن ئینیشەڵ مۆمنتەم هی کێ هی فۆتۆنی ئینسیدنت
یەکسانە بەچی بە فاینەڵ مۆمنتەم بە مۆمنتەمی گوتیانی سەرەتایی ئەکات مۆمنتەمی سەرەتایی بکاتە مۆمنتەمی کۆتایی یاخود پێش تەفاعل و پاش تەفاعل پێش کۆلیژن و پاش کۆلیژن ئەگەر تەماشا بکەین بۆ فۆتۆنەکەمان HC لەسەر Hmu لەسەر C ئەمە فۆتۆنی ئینسیدنتە مۆمنتەمی فۆتۆنی ئینسیدنتە زائیدەن ئەلەکترۆنەکەمان ئەگەر تەماشاکەین لێرە هیچ حرەکەیەکی نییە وادانین لە حاڵی ڕێستە کاتە مۆمنتەمەکەی سفرە دوای تەفاعل ئەمە پێش تەفاعل بوو دوای تەفاعل ئەکاتە Hmu داش لەسەر C کۆساینی فای ئەها بە ئاراستەی x زەڕۆن ئەمە گۆشەی دروست کردو فۆتۆنی سکاتەرنگ کاتە شیتەڵە بێتەوە بۆ دوو محور یەکێکیان بە ئاراستەی x ئەویتریان بە ئاراستەی y ئەها بە ئاراستەی y وەکو ئەلێرە ئەیبینین ئەها ئەمەیان بە ئاراستەی x دەکات چی ئەکاتە Hmu داش لەسەر C کۆساینی فای ئەمە هی فۆتۆنی سکاتەرنگ زائیدەن ئەی ئەلکترۆنەکەشمان هەیە ئەلکترۆنەکەش کە سکاتەرنگەکە ئەلێرە گۆشەیەکی دروست کردو کاتە ئەوی شیتەڵەکەین یەکێکیان بە ئاراستەی x بە ئاراستەی فۆتۆنی ئەسڵی یەکێکیشیان بە ئاراستەی وای ئێسێمە قسە لەسەر ئاراستەی xەکەین کاتە بە ئاراستەی x چیمان هەیە ئەلێرە ئەها p کۆساینی تێتامان هەیە بەم ئاراستەیە ئەها ئەمە p مۆمنتەمەکەی ئەمەش کۆساینی تێتا دروستەکە لەگەڵ گۆشەی تێتا ها بە ئاراستەی x کاتە p کۆساین تێتامان هەیە ئەمە بە ئاراستەی x یاخود بە ئاراستەی فۆتۆنی ئەسڵی کە هەمانە دواتر بە پێپێندیکولەری بزانین کۆنسەرڤێشنی مۆمنتەم چۆن تەطبیق ئەەکەین ئینیشەل مۆمنتەم ئەکاتە فاینەڵ مۆمنتەم ئینیشەل مۆمنتەم هیچ حرەکەیەکی فۆتۆنمان بە ئاراستەی محوەری وای نییە ئەها کەواتە سفر دائەنین سفر دائەنین ئەم بۆ فۆتۆنی ئینسیدنت چکە بە ئاراستەی وای هیچمان نییە وهروە ئەلەکترۆنەکەشە لە ڕێستایە دیسان لەویش هیچمان کەواتە لا ئەم لایە پێش تەفاعل بە محوەری پێپێندیکولەری یاخود لە محوەری وایە قیمەتی مۆمنتەممان سفرە پاشان ئینە سەر دوای تەفاعل دوای کۆلیژن بە محوەری وای هەمانە بەڵێ هەمانە چونکە ئەمەشی تەڵە بێ بۆ وای ئەها بۆ وای کەواتە ساین دروستەکە ئەبێتە h میوداش لەسەر سی ئەمە مۆمنتەمی فۆتۆنەکە جارانی ساینی فای ئەها ئەلێرە ئەها ئەمە ساینی فای ساینی فای کاتە ئەمەیان ئەلێرە ئەگەر شیتەڵی کەینەوە ئەها بۆ وای ئەبێتە چی h میوداش سی ساینی فای ئەی بۆ ئەلەکترۆنەکە ئەها ئەمە بە ئاڕەسەی وای موجەبە ئەی ئەمی تریان بە ئاڕەسەی وای سالبە بۆ خوارە بۆی ئەم سالبە وەرەگرێ ئەمە شان پی ساینی تێتە کاتە ئەم دوانە هەردووکیان توانیمان بە ئاڕاستەی x بە ئاڕاستەی وای کۆنسەرڤێشنی مۆمنتەم لەسەر ئینتراکشنەکە تەطبیق بکەین ئێستا ئەگەر ڕیئەرێنجمنتێکی بەسیط بکەینەوە هەموو ئەم معادلانە جارانی سی بکەم و ئەم معادلەی جارانی سی بکەن 90 دووکیان جارانی سی یەکەم و ڕێکی یەکەمەوە ئەم دوو معادلەیان دەستەکەوێت پیسی کۆساینی تێتا کاتە h می ناقسن h می داش کۆساینی تێتا کۆساینی فای پیسی ساینی تێتا ئەکاتە h می داش ساینی فای ئێستا ئەم دوو معادلە چی لە یەکەم دوو جاریانەکەم و پێکەوە کۆیانەکەمەوە هەردوو معادلەکە دووجا ئەەکەم ینی ئەم معادلە دووجا ئەەکەم هەمووی ئەمەش دووجا ئەەکەم هەمووی ئەوەی خوارەوە ئەوەی سەرەوە هەردووکیان دووجایانەکەم و پێکەوە کۆیانەکەمەوە چی مەیاتێ ئەم معادلەیەم 21 مەیاتێ پی دووجار سی دووجار ئەکاتە h می دووجار ناقسن دوو h می داش کۆساین فای زایدن h می داش توانی دوو ئەگەر تەماشا بکەین ئەلێرە ساین و کۆساینەکان چیان لێهات بەپی ئەو یاسای ماتماتیکاڵیەی کە هەمانە ساین دووجا تێتا زایدن کۆساین دووجا تێتا ئیسیکۆڵ1 یاخود ساین دووجا فای زایدن کۆساین دووجا فای ئیسیکۆڵ1 ئەمەمان لەسەر تەطبیق کرد و تەماشاکەین گۆشەکان نەمان لە معادلە 2 بۆ 21 گۆشەکانمان نەمان ئێستا ئینە سەر چی ئینە سەر تۆتەڵ ئینەرجی ئەگەر تۆتەڵ ئینەرجی حساب بکەین تۆتەڵ ئینەرجی لە چاپتەر یەکە خوێندومانە لە ڕیلەتیڤیتی ئەکاتە کاینەتێک ئینەرجی زائیدەن ڕێست ئینەرجی ئەها تۆتەڵ ئینەرجی ئەکاتە کاینەتێک ئینەرجی زائیدەن ڕێست ئینەرجی معادلێکی تریشمان هەبوو بۆ ئەو پارتیکلانێکەوە ماسیان هەیە واتە ڕێست ماسیان هەیە وەکو ئەلەکترۆن ئی تۆتەڵ ئەکاتە چی ئەکاتە ڕێست ئینەرجی تواندوو ئەمە ڕێست ئینەرجی تواندووە زائیدەن پی دووجار
سی توانین دوو ئێستا ئەم دوو معادلەیەمانەیە 22 چیانەکەین دووجاریان ئەەکەین و یەکسانیان ئەەکەین بە یەکتر بۆ وای لێ ئەەکەین لەبەرەوەی ڕێگەکەمان نەمێنێ کەواتە دووجایان ئەەکەین و یەکسانیشیان ئەەکەین بە یەکتر ئەمە دووجامان کردن و یەکسانیشمان کردن بە یەکتر ئەمە یانمان دووجا کرد بەڵێەوە کەوانەمان بۆ کردو ئەمەش ڕێگەکە یەکسەر نامێنێ بە دووجایی و پاشان ئەم معادلەیە کە دووجارەکە ئەەکەینەوە لەم دی و لەو دی و کورتکردنەوە ڕوەدا اینجا چیمانەوە پی دووجارسی دووجەکەتە کایەنتێک ئینەرجی دووجار لایدەن دوو ئێم نۆسی دووجار کایەنتێک ئینەرجی ئێستا کایەنتێک ئینەرجیش لە کۆنسەرڤیشنی ئینەرجیەوە لە سلایدی پێشووترە دەستمان کەوتووە کایەنتێک ئینەرجی کاتە تۆتەڵ ئینەرجی فۆتۆنەکە هی فۆتۆنی ئینسیدنت ناقسەن تاقی فۆتۆنی سکاتەرینگ واتە کایەنتێک ئینەرجی ئەلەکترۆنەکە ئەکاتە تاقی فۆتۆنی ئینسیدنت ناقسەن تاقی فۆتۆنی سکاتەرینگ کاتە لە شوێنی هەموو ئەم کایەنتێک ئینەرجیانەی ئەم معادلە کە ئیبینن ئیشارەتی پێەکەم ئەم بڕدان ئێچمی و ناقسەن ئێچمی داش دووجاش یەکەم بەڵام لێرە یەکسەر ئێچمی ناقسەن ئێچمی داش جارانی ئەم بڕێ ئەەکەم زانمانایاتێ ئەم معادلەی 2 بۆ 24 مانایاتێ معادلەی 2 بۆ 24 ئێستا معادلەیەکی تریشم هەیە پێشتر معادلەی 2 بۆ 21 ئەویش هەر معادلەی 2 بۆ 21 پێشت لە سلایدی پێشتوترا ئیشتقاقم کرد چییە لە شوێنی هەموو پی دووجار سی دووجارێک ئەم بڕدانێم ئەم بڕی کە بۆم دەرچووە لە شوێنی هەموو پی دووجار سی دووجارێکی معادلەی 21 ئەو بڕدانێم کە دامنا طبعا کورتکردنەوە ڕوەدا لە پاش کورتکردنەوەکە معادلەی 2 بۆ 25 مان ئەیاتێ معادلەی 2 بۆ 25 مان دەستەکەوێ پاشان ڕیئەرێنجمنتێکی تر ئەەکەمەوە چی ئەەکەم هەموو معادلەکەم دابەشی 2 h دووجار سی توان دووەکەم بۆ دوو ئەمە ئەم دوو یەکسەر با لەگەڵ ئەو دووە کورت دەبێتەوە کاتە ئێچەکانیش و سیەکانیش دابەشی هەموو معادلەکەم دابەشی 2 h توان دوو سی توان دوو یەکەم کە کردم ئەم بڕم ئەیاتێ ئەڵێم ئێم نۆسی دابەشی h میو لەسەر سی ناقسەن میوداش لەسەر سی ئەکاتە میوداش سی جارانی سی یەک ناقسەن کۆسانی فای ئێستا لە شوێنی هەموو میوەکیش چی دانێم سی لەسەر لەمدا دانێم یاخد دەڵێم میو لەسەر سی ئەکاتە یەک لەسەر لەمدا ئەی میوداش لەسەر سی ئەکاتە یەک لەسەر لەمدا داش تاویزەکەم کە تاویزم کرد ئەم بڕم ئەیاتێ ئێم نۆ سی لەسەر ئێج یەک لەسەر لەمدا ناقسەن یەک لەسەر لەمدا داش یەک ناقس کۆساین فای لەمدا داش ئەمەیان ژێری هاوبەشم بۆ دۆزمەوە لەندا و لەندا داش کە ژێری هاوبەشم بۆ دۆزینەوە تەماشاکەم ئەم قیمەتەم ئەیاتێ ئەم قیمەتە پێم ئەڵێ لەمدا داش ناقسەم لەمدا ئەکاتە h ئۆڤەر ئێم نۆسی یەک ناقسەن کۆساینی فای ئەمەش تەوان بە دوولاودینەوەنەها ئەم ئێچە چۆتە ئێرە ئێم نۆسی هاتوۆتە ئێرە کەواتە ئەم قیمەتەی کە هەمە پێم ئەڵێ لەمدا داش هەمیشە گەورەترە لە لەمدا واتە توولمەوجی فۆتۆنی سکاتەرینگ هەمیشە گەورەترە لە توولمەوجی فۆتۆنی ئینسیدنت بەواتایەکی تر ئینەرجی فۆتۆنی سکاتەرینگ کەمترە لە ئینەرجی فۆتۆنی ئینسیدنت بۆیە بە دەلالەتی لەمدا داش گەورەتر لە لەمدا و h لەسەر ئێم نۆت سی هەموو کۆنستانتە ئەمە پێوترێ کۆمپتن وێڤلێنگت کۆنستانت h لەسەر ئێم نۆت سی کۆنستانتە یەک ناقسەن کۆساینی فای لەم معادلە پێمان ئەڵێ کە شفتی وێڤلێنگت تەنها و تەنها دالێ بۆ فای واتە فەنکشنە بۆ فای ئەوانی تر هەموو کۆنستانتن h کۆنستانتە ئێم نۆت کۆنستانتە سی کۆنستانتە واتە ئەوەی کە تەنها ئەگۆڕێ شفتەکەمام گۆڕانکاری تیا دروستەکە تەنها فای گۆڕانی فای ئەم شفتە گۆڕانکاری تیا دروستەکە بۆ نمونە ئەگەر وا دابنین فایەکەم صفر بێت ئەگەر فایم صفر بێت کۆساینی صفر ئەکاتە چەند ئەکاتە یەک ناقسێک ئەکاتە صفر کەواتە ئەو کاتە لەمدام ئەکاتە لەمدا داش واتە هیچ سکاتەرینگێک ڕوونایە ئەگەر هاتوو گۆشەکەم صفر بێ ئەگەر گۆشەکەم 180 بێ کۆساینی 180 ئەکاتە چەند ئەکاتە ناقس یەک کەواتە ناقس لەگەڵ ناقسە ئەکاتە موجب کەواتە لەمدا داش ناقسەن لەمدا گەورەترن قیمەتیە بێ ئەکاتە دوو جارانی ئەم بڕە هەموو یەکاتە دوو جارانی چی کۆمپتن وێڤلێنگت کۆنستانتەکەی کە هەمانە h لەسەر ئێم نۆت سیەکە دێنە سەر ئێگزامپڵێک لەسەر دیاردەی کۆمپتن لە نمونونەکە پێمانەڵێ x ray of wavelength 10 p
پیکۆمەتر ئاسکاتر from a target ئەکسڕەیەکمان هەیە توڵ مەوجیەکەی وێڤلێنگتەکەی هی ئەکسڕەیەەکە دا پیکۆمەترە و هەروەها لە تارگێتێک ئەیات و پاشان تووشی حاڵی سکاترنگ ئەبێواتە ئەم تێن پیکۆمیترە wavelength أصلي فوتوني incident. Find the wavelength of the scattered X-ray through 45 degree. پێمان ئەڵێ گۆشەی wavelengthi scattering بدۆزەرەوە کاتێک بە گۆشەی 45 X-rayەکە سکاتەرنگی کردوێتە داوای توڵمۆجیەکەمان لێەکە کاتێک بە گۆشەی 45 سکاتەرنگی کردوێت X-rayەکە لەلقی بیاڵێ find the maximum wavelength present in the X-ray rays داوای maximum wavelength مان لێەکە يعني ئەو X-ray کە سکاتەرنگی کردووە مەگزیمم قیمەتیە بێ مەگزیمم قیمەت چ کاتێکە بێ لە سلایدی پێشترە ئاماژەم پێدەکات گۆشەکەم 180 بێ شفتەکەم مەگزیمەمە بێ و دواتر find the maximum kinetic energy of the recall electron چ کاتێک ئەلەکترۆنەکە مەکسیمەم kinetic energy دەبێت ئەگەر هاتی شفتی ئینەرجیەکەم گەورەترین بوو ئەو کاتە مەکسیمەم kinetic energy دەبێت ئێستا دەست پێ دەکەین بزانین لە یەکەمەوە دەست پێکەین wavelengthi scattering ئەدۆزینەوە ئەمە معادلەی کۆمپتنە لەمدا داش ماینەس لەمدا ئەکاتە h over m نۆت c یەک ناقص کۆساینی فای لەم پرسیارە کە یاوێتی لەندای پیاوین لەمداکەمان دە پیکۆمەترە بەڵێ هەمانە h کۆنستانتە m نۆت کۆنستانتە c کۆنستانتە و گۆشەکەشمان هەیە چەنە 45 دیگری کاتە بە ئاسانی ئەتوانم چی بدۆزمەوە ئەتوانم لەمدا داش بدۆزمەوە هو لەمدا داش ڕێکمان خستۆتەوە کاتە ئەو قیمەتە پاشان قیمەتەکان تەعویز دەکەین ئاگاتان لێبێ h over m نۆت c ئەتوانین بە لەمدا c داینێن چونکە کۆنستانتە هەموو h لەسەر m نۆت c زۆر جار بە لەمدا c هێمای ئەەکەین لەمدا c یعنی کۆمپتن wavelength کۆنستانت قیمەتەکەی کۆنستانتە ئەو بڕە هەتە لەمدا c کەواتە ئێستا لێرە دۆزیمانەوە کردێ چەند 10.7 پیکۆمەتر بۆ ئێ بزانین ئایا نەتیجەکەمان ڕاستە یانە بەراوردی پێکەین حتمما لە دیاردی کۆمپتن ئەوتان هەمیشە wavelengthi scattering زیاترە درێژترە لە wavelengthi incident و فعلا لێرە 10.7 کەواتە wavelength زیادی کردووە کەواتە پرسیارەکەمان ڕاست هەڵ کردووە چکە ئەگەر کەمتر بێ نابێت ئەبێ هەمیشە ئەو X-ray کە سکاتەرنگ ئەکا توڵمۆجیەکەی زیاتر بێ لە هی incident کە دە پیکۆمەترەکە پاشان لە لقی دوا پێمان ئەڵێ find the maximum wavelength present in the scattering X-ray گەورەترین wavelength چ کاتێکە کاتێک لەمدا داش ناقسەن لەمدا چ کاتێک گەورەترینە ئەگەر هاتوو گۆشەکەمان 180 بوو چکە کۆساینی 180 کۆساینی 180 کاتە ناقص یەک ناقل جاران ناقص دەکاتە یەک کۆ یەک ئەکاتە دوو لەوەوە هاتووە کاتە لەم حاڵەتەشدا ئێمە چیمانەیە دیسان ئەو معادلەیە ئەنووسینەوە ئەوی سەرەوە لەمدا داش ئەکاتە لەمدا زائیدەن دوو لەمداسی وتمان لەمداسی ئەم دووە لەم کەوانەیەوە هاتووە ئەم کەوانەیە هەمووی ئەکاتە دوو h لەسەر m نۆت c وتمان ئەکاتە لەمداسی کەواتە لەمدا داش ئەکاتە لەمدا زائیدەن دوو لەمداسی دا پیکۆمەترەکەمان هەیە لەمدای ئەسڵی کە یاوێتی زائیدەن ئەم بڕەشمان دۆزیێتە دوو لەمداسیەکە 4.9 ئەکاتە 14.9 تەماشاکە ئەنتەلەبەکان کەواتە گەورەترین قیمەت کە دەستمان بکەوێت لەم نمونەیە مەگزیمەم شفت یاخود مەگزیمەم wavelengthi scattering 14.9 ئەمە مەگزیمەمە ئیتر لەوە زیاترمان نییە پاشان لە داواکاری سێما پێمان ئەڵێ the maximum recall kinetic energy of the electron ئێمە ئەزانین کاتێ ئەڵێن maximum kinetic energy ئەلەکترۆنەکە ئێمەش ئەڵێن یەکسان ئەیە بە difference between the energy of the incident and scattering photons incidentمان هەیە دەیە پێداوین گەورەترینی سکاتەرینیشمان دۆزیێتە 14.9 کاتە جیازی ئەو دوانە کاتە چی kinetic energy ئەلەکترۆنەکە کاتە kinetic energy maximum لەم حاڵەتە ئەکاتە h میو ناقسەن h میو داش یاخود ئێچەکە بە هاوبەش وەرگن میو ناقسەن میو داش ئەی ئێمە فریکوێنسیمان نییە لەمدامان هەیە لەمدا داشیشمان هەیە کاتە یەک لەسەر لەمدا و یەک لەسەر لەمدا یعنی چی لە شوێنی هەموو فریکوێنسیەک سی لەسەر لەندامان داناوە لە شوێنی هەموو میو داشێک فریکوێنسی داشێک سی لەسەر لەمدا داشمان داناوەکو ئیبینین لە معادلەکە لەوە هاتووە پاشان ئێمە kinetic energy maximumمان هەیە ئێچەکەمان هەیە بەڵێ هەمانە ئێسمان هەیە دامانناوە سیمان هەیە بەڵێ هەمانە
یەک لە سەرلەندا لە سەرلەندادا شمانەیە دامانناوە تەحویلی شەکەین بۆ چی تەحویلی شەکەین بۆ مەتر چکە پیکۆمەترە کات دەتوان ناقسەن 12 بێتە مەتر کاتە گەورەترین کایەتی ئینەرجی ئەلەکترۆنەکە ئەدۆزینەوە ئەها ئەگەتان لێرە 14.9ماندانەوە چونکە ئەمە گەورەترین شفتە ینی کاتێک گەڵێ گەورەترین کایەتێک ئینەرجی ئەلەکترۆن کاتێک گەورەترین شفتی هەبێت بۆیە 14.9ماندانێ کاتێک گۆشەکە 180 بێت ئەوەماندانەوە ئێستا گەورەترین کاتێک ئینەرجی ئەلەکترۆن لەم نمونە کاتە 6.54 جانان دەتوان ناقسن 15 جول و ئەگەر تەحویلیشیکەین بۆ ئەلەکترۆن ڤۆڵت زۆر بە ئاسانی هێمە ئاسانی 1 ئەلکترۆن ڤۆڵت ئەکاتە 1.6 جاران دەتوان ناقسن 90 جول ئەو کاتە بەو جۆرە ئەتوانین تەحویلیکەین کە ئەکاتە 40 کیلۆ ئەلکترۆن ڤۆڵت